لەگەڵ درێژبوونەوەی شەوگار و کەمتەرخەمی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان خواستی هاوڵاتیان بۆ لایەکی شەحن و ڕووناکەرەوەکان زیاتر بووە. هاوڵاتیانیش دەڵێن کارەبای نیشتیمانی کات و ساتی بۆ نییە و هەر خولەکێک بیانەوێت کارەبا بەسەر هاوڵاتیانە دەکوژێننەوە و بەو هۆیەوە خاوەن مۆلیدەکانی زۆر کات لە کاتی دیاری کراوی خۆیدا ناتوانن مۆلیدەکانیان بۆ هەڵبکەن و بە ناچاری بیر لە کڕینی لایەک شەحن و جێگرەوەکانی دەکەنەوە. والله عيب بلام خد صلاتني عليه شيء بقول تصلاتي اس كليانا ببيسي بيان بير لمالان ايش بخوا ايش ما ده صلاتني عليه خويا تشاشي كي وعزك هذا صلاة ماشي والله تحدك انا مش لما اشتي ومن التابلي ولا زود وقرم كنو بيزو بس نية لا والله وما نية ما أنا بس بكاينين تحاملينك كبيس بيجن بيرد تحاملينك والله كهرباء ما وانا خور هذا خوره بس لا مورديش ولا رئيسيش مان بخو باجلي اساخذ البنايه بدنا برا الشحن بخو جا لها شحن عملي شيء بقرباني بخو عملي او بركيني ساعتين شاركك ناسي بو ساعتي بخو هو شحنه كده بزيده ببيروري تو كهرباء خراب هو ببيروري من الأشرف إلى بالآخرة نوع ببيروري من هاي كعدي حماتي واحد نوع بلا عيبتي عنب عايشوا عندي أخي كهربانية برا خراب تلو على ويش خراب يعني مو بكاربين يعني بلا شيء مكاربين والله براكم من كهرباء هي ناو هي نرجع حكومتك على حكومت أبي أو رجع كهرباء هبي أو سيشتا يعني سركي حكومته طالما مو هيك يعني بخش يلا حكومت كي حكومته كمان أو كهرباء بخش تبين بيكر سر حكم لو أنا إيش باش رجعت زور عيبه بو حكومت وڵاتانی تر سێرکە بە چاوتروکانی کارەبا نابڕێ باشە بەس وڵاتی ئێمە ئەڵەی ترافیکە کارەباکەی وەکو ترافیک وایە لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە دوای کاتژمێریەکی شەوەوە کارەبای نیشتیمانی دەکوژێنرێتەوە و ئەگەر خانەوادرێک خاوەنی منداڵی کۆرپە بێت یاخود بۆ ئەنجامدانی نوێژی بەیانی هەڵبستێت ئەوە بە هەمان شێوە پێویستی بەو ئامێرە کارەباییانە دەبێت. زیاتر ئەم گڵۆپە شەحنەکانە ئەم گڵۆپانەیە لە هەیە لایەتێکە ژەبا بەس لایەتەکە کەمتر ئەمێنێتەوە وەکو گڵۆپە شەحنەکان لایەتیش ئەنواعی تایە گڵۆپی شەحن ئەنواعی هەیە زیاتر ئەمێنێتەوە هەیە کەمتر ئەمێنێتەوە بە عامی تر داواکاریان هەیە هەر هەیە لەگەر کارەبانە بێ هەر هەیە ئەو کاتانی کارەبانە بێ بڵین وەکو زستان وەکو مانگی ڕەمەزان بۆ پاشیوانە و کاتانە لای تووشت خواستی لەسەر بۆ پاشێ و بۆ نوێژی بەیانیان بۆ من کاتی ئەیانێ لەگەڵ خستنە بواری جێبەجێکردنی پێوەری زیرەکی کارەبا و سیستەمی پریپەید حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کارەباوە مزگەێنی ڕاگەیاندووتی چی دیکە مۆلیدە ئەهلیەکان نامێنن و کارەبای نیشتیمانی دەبێتە 24 کاتژمێری بەڵام نەک کارەبا نەبووە 24 کاتژمێری بەڵکو کەمکردنەوەی پێدانی کاتژمێرەکانی کارەباشی تێپەڕاندوو لە دوایین ڕاگەیەنراویاندا بڕیاریاندا ئەمپێرەکانی کارەبای نیشتیمانی لە 40 ئەمپێرەوە بۆ 30 ئەمپێر کەم بکەنەوە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی